بەرنامەی پێشوو باسمان کرد کە تیپی کورتەباڵەکان بەرەو ئێران بەڕێککەوتون ئەوانیش بۆ کێبڕکێ لە تۆپی پێ و یاریەک بەرامبەر بە هاوتە ئێرانەکانیان. ئەم هەڵبژاردەی کورتەباڵەکانی کوردستان توانیوانە لە هاوتە ئێرانەکەیان ببنەوە. ینی گەشتێکی وەرزشی بۆ وڵاتی ئێران تیمی تۆپی پێی هەڵبژاردەی کورتەباڵەکانی کوردستان لە تاران و لە یاریەکی دۆستانەدا ڕوباڕووی هەڵبژاردەی کورتەباڵەکانی ئێران بووە. لەو یاریەدا یاریزانانی کوردستان ئاستێکی بەرزیان پیشاندا و یاریەکەشان بە ئەنجامی 9 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ بردوتەوە. عومەر جەبار ساڵح سەرۆکی کۆمەڵەی کورتەباڵەکانی کوردستان بڵاوی کردەوە هەڵبژاردەی تۆپی پێی کۆمەڵەکەیان و هەڵبژاردەی تۆپی پێی کورتەباڵەکانی وڵاتی ئێران بە یەک گەیشتون لە تارانی پایتەختی ئێران و بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر کە هەڵبژاردەی تیپی تۆپی پێی کۆمەڵەکەیان توانوێتی بە 9 گۆڵ لە تیپی کورتەباڵەکانی ئێران بباتەوە کە تەنها 1 گۆڵیان کردووە. وە دەڵێ هەر لە میانی گەشتەکەدا بیرروڕا گۆڕدراوەتەوە لە نێوان هەردوولا وەک لایەنی وەرزشی و هونەری و کۆمەڵایەتی و کللتوری و چەندین چالاکی و کۆبوونەوەشیان ساز کرد.